قورسترین کەیسە و هەرەوە ئەو نوع کارەی کە ئێمە دەیکەین لێرانە زۆر قورسیشە. ڕۆژی سەیەمی ڕووداوەکە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان بە 4 تیم بەشداریمان کردووە، هەولێر و سۆران و مێرگەسوور و ئاکرێ. ئەوڕۆ لە بەیانیەوە 6 جار تاکو ئێستا غەچمان کردووە، واتە ژێر ئەو جێیانەی کە گومانمان هەبوو مەجای وەی تێدا هەبوو غەواسی بنێری نێوێندەرێ ناردیتمان و ئیشمان تێدا کردووە و خاوێن دەرچووە. بەڵام هەتاکو ئێستا بە ئۆتۆمبیلەکە نەگەیشتوین و بە جەنازەکانیش نەگەیشتوین. زۆر تەکنیکیشمان بەکارهێناوە، گەڕانی بەردەوام بە مەلەوانی، بە غەوز، بە موغناتیزی زۆر بە قووەتمان هێنا بۆ ئەوڕۆ بەکارمان هێناوە. بەڵام هەتاکو ئێستا نەگەیشتینە هیچ ئەنجامێک. ئیشکردن بەردەوامە، کارکردنێکی قورس بەردەوامە، کەسانی پرۆفیشنال بەردەوامن ئەلێرانە و هەرەوە ئەمڕۆ سەرەڕای ئەو کارانە پاسەوانی سنوور ئۆتۆمبیلێکی تایبەتیان بۆ ئێمە نارد، کامیرەیەکی زۆر بەقووەتی هەیە، زوومێکی زۆر بەقووەتی هەیە، کامیرەیەکی حەراریشی لەگەڵە پیشان دەدات هەر تەنێک ئەگەر جیاواز بووی لە ناو ئاو ئەویشمان بەکارهێنات. درۆنیشمان بەکارهێنا لە گەلی لە دسری گەلی تاکو و خەلەکان ئەویشمان بەکارهێناوە. بەیانی دیسان ئەو شتانە دووبارە دەکەینەوە، تەکنیکی نوێتر بەکاردێنین. کەیسی وا کوردستان هەبوو وەکو بەرگری شارستان لە ڕابردوو یاخود ئەتوانین بڵێ ئەمە کوردستان کەیسە بوو؟ بەڵێ لە کوردستان کەیسی وا هەبووە، سیارەش کەوتوتە ناو ئاو، بەڵام تەحدید بووە، جێیەکەی ئاسان بووە، زۆر بە ئاسانی گەیشتین. بەس ئێرە لەبەرەوەی ڕووبارەکە زۆر خێرایە و ئاستیەکەی زۆر بەرزە. بەڵێ قورسترین کەیسە و هەرەوە ئەو نوع کارەی کە ئێمە دەیکەین لێرانە زۆر قورسیشە. ئەمن لەسەر خەتم لەگەر شارەزایانی فەڕەنسی کە ئیش لەگەڵ ئەوان دەکەین و هەروە شارەزایانی کە دەڵێن ئەو نەوەی ئیشانە ئەمە نایکەین، بەڵام ئێمە دەیکەین. ئەمە زەمیری خۆمان جانی کارمەندەکانم 100% لە مەترسیە، بەڵام ئێمە هەموو میکانیزمەکی سەلامەتی بەکاردەین بۆ ئەوەی تیمەکانی مەسەلامە دەرچن.